ڕاگەاندراوی ڕۆژنامەنووسان و چالاکوانانی هەولێر لەسەر کەیسی دەستگیرکردنی ڕۆژنامەنووس هێمن مامەند بۆ ڕای گشتی بەڕێزان وەک ئاگادارن لەسەر بنەمای سکاڵایە کە لەسەر ڕووداوی هۆقەباز لە دادگا لە سەریان تۆمار کرابوو ڕۆژی یەکشەممە 27 دەی 2019 هەردوو ڕۆژنامەنووس نیاز عەبدوڵڵا و هێمن مامەند لە بەردەم دادگا لە هەولێر ئامادە بوون بە بڕیاری دادوەر نیاز عەبدوڵڵا بە کەفالەت ئازاد کرا و هێمن مامەندیش تاکو بەرواری 3/11 2019 بڕیاری دەست بەسەرکردنی بەسەردا سەپێنرا. ئێمە وەک ڕۆژنامەنووسان و چالاکوانان کە لە خوارەوە ناومان هاتووە دژی هیچ ڕێکارێکی یاسایی نین بەرامبەر ڕۆژنامەنووسان، بەڵام ئەوەی دەبیندرێت چەندین پێشەلکاری لەسەر دۆسیەی هێمن مامەند و نیاز عەبدوڵڵا هەیە کە زەقترینیان دادگای کردن یانە بە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی لە جێ ئەوەی بە یاسای کاری ڕۆژنامەنووسی دادگایی بکرێن، هەروەها بەو پێی کە هێمن مامەند ڕۆژنامەنووسە و ئەو کارەشی بەهۆیەوە سکاڵای لەسەر تۆمار کرابوو کارێکی ڕۆژنامەوانیە. بە گوێرەی مادەی نۆیەمی یاسای ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەنووسی بە هیچ شێوەیەک نابێت ڕۆژنامەنووس لەسەر کارەکەی زیندانی بکرێت. ئێمە لێرەوە داوا دەکەین دادگا بە بێلایەنانە مامەڵە لەگەڵ ئەو دوو کەیسە بکات بە گوێرەی یاسای کاری ڕۆژنامەنووسی دادگایی بکرێن. پەنابردنە بەر یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی یەکەم جار نییە، بەڵکو چەندین جار ڕۆژنامەنووسی تریش بە هەمان شێوە و بەو یاسایە سکاڵایان دشت تۆمار کراوە. بەو پێشینە خراپ بە خەتەر دەزانین بۆ سەر ئازادی کاری ڕۆژنامەوانی و پێمان وایە ئایندێکی ڕەش چاوەڕێی ڕۆژنامەنووسان دەکات. ئەگەر ئەو ڕێو شوێنانە بچێتە سەر بۆیە داوا دەکەین ڕۆژنامەنووسان بە یاسای کاری ڕۆژنامەنووسی مامەڵەیان لەگەڵ بکرێت. ئەوەش بە بەرپرسیارەتی هەموو لایەک دەزانین کە خۆیان بە خەمخۆری ئازادی کاری ڕۆژنامەوانی دەزانن دەنگ هەڵبڕن لە ئاست ئەو پێشەلکاریە. بە پێچەوانەوە داوا دەکەین یاسای کاری ڕۆژنامەنووسی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە هەڵبۆشێنرێتەوە، چونکە ناکرێت لە نێوەندە نێودەوڵەتیەکان بەرپرسانی هەرێم شانازی بە یاسای کاری ڕۆژنامەنووسی لە هەرێم بکەن. بەوەی ئازادی ڕۆژنامەوانیان فراهەم کردووە کەچی لە دادگاکاندا ڕۆژنامەنووسان بە یاسای تری دادگایی بکرێن، چونکە سزای قورسترە. چاوەڕوانی بڕیاری دادگاین بۆ گۆڕینی یاساکە بە پێچەوانەوە چالاکیەکان دژ بەو ڕێ شوێنانە بەردەوام دەبێت و فشارەکانیشمان زیاتر دەبێت.